ئاشتی پەروەردگارتان لێبێ خۆشەویستان لە دەرسی ئەم جارە بە خزمەتتان شاردوینەوە. ئەم دەرسە لەگەڵتانە بم باسی نیتۆڕێکدا دابەیس ئەدمینسترێشنەکەم NDA داتابیس ئەدمینسترێشن لەسەر نیتۆڕکە. داتابیس ئەدمینسترێشن چییە؟ سەرەتا ئێمە کە باسی نیتۆڕکەکەین یعنی لەسەر تۆڕێک بێ. جا ئەم تۆڕە تۆ هەستی داتابیزەکەت بێخیتە سەر سێرڤەرێک، دواتر شێر داتابیزکەی بۆ کلاینتەکانت وەک لە شێوازەکان، یاخود تۆ سێرڤەرێکی ئۆنلاین بکڕی، چەند کلاینتێکت هەبێ تۆ شێریان بکەی. لێرانە پێش بینە سەر دەرسی خۆمان پێمەوێ ستراکچەری و هەیکەلی NDA پێتان بناسێنم. لێرە زمە شەر پاکت ترێسەر سیسکۆ پاکت ترێسەر بکەینەوە، ببورن. سیسکۆ پاکت ترێسەر لا بەچی نیتۆڕکیە بۆ جێبەجێکردنی و تاقیکردنەوە لەسەر بابەتە نیتۆڕکیەکان. لێران ئێمە سێرڤەرێک بێنین. ئۆکەی، ئەمە سێرڤەرێکم هەیە، دواتر ئەم سێرڤەرە چەند کلاینتێکی هەیە، بۆ نمونە چەند لاپتۆپێک پێی وەڕەبتە. جا ئەم پێوەڕەبتە بە شێوەی کێبڵە یاخود بە شێوەی وایفای سویچێکە، ڕێوە سویچەوە ئێمە ڕەبتێکین. با بێنە سەر دیڤایزەکان. باشە، ئەکسس پۆینتەکەم هەیە لێرانە سیرکەن. ئەمە سێرڤەری منە، ئەوەش سویچەکی شێرینگ وایفایە کە IP بەخشێت بەم کۆمپیوتەرانە. لێرانە من ئەم لاپتۆپە بێنم. ئۆکەی، کێنسڵ. ئەم لاپتۆپە بکوژێنمەوە، ئەم پۆرتەی لابم، ئەم پۆرتە وایفای بۆ دانێم لاپتۆپەکە پێ بکەمەوە. ئۆکەی، ئەوە هەنگاوەک. لێرانە بە هەمان شێوە کۆمپیوتەرەکەم بکوژێنمەوە، پۆرتەکەی لێ بکەینەوە. ئۆکەی، دەبێت بکوژێنیتەوە، گەر نەکوژێنیتەوە پۆرتەکە لێ ناکرێتەوە. پۆرتەشی وایفای لەم کۆمپیوتەرە ئەدەین. لێرەش بە هەمان شێوە ئەم کۆمپیوتەرە کوژێنینەوە، ئەم پۆرتە لێ ئەەکەینەوە، پۆرتەکی وایفای لێ ئەدەین، کۆمپیوتەرەکە پێ ئەەکەینەوە. بەم شێوەیە ئەمە سێ کۆمپیوتەرمان ڕەبط کردم. لێرانە هەرسم IP-کە دەمە ئەم کۆمپیوتەرە بە ستاتیک 192.168.10 باشە، دیێنێ سێرڤەرەکەی 192.168.10. ئۆکەی، ئەوە IP-کم دایە. لێرانە بە کێبڵ ڕەبتی ئەو سویچەیەکەم. ئۆکەی، لێرەم سویچە کۆنفیگەرەکەم، پۆرتی سفری کۆنفیگەرەکەم. ئۆکەی، فیزیکال. ئۆکەی، کۆنفیگەر ستینگ. ئۆکەی، پۆرتی سفر پۆرتیکمان هەیە. ئۆکەی، لێرانە ناوی وایفاکێ نووسم بۆ نمونە دیفۆڵتەکەیەکەمە. ئۆکەی، پاسوۆردەکێ دەمێ 0.12345 لێراکەمە عەبدول هادی. بەڵێ، لێرانە پاسوۆردەکەمان دانا لەگەڵ عەبدول هادی ناوەکەی. باشە، کە ئەمەمان دانا، ئەمە خۆی ئۆتۆماتی خەز نەبێت. دوات IP-کەش پێویست بە IP-کەی ناکە، وا بزانم خۆی ڕێنجەکەی وەرەگرێ. 120 ڕێنجی وەرگتووە، چکە بە کێبڵ ڕەبتمان کردە، تەنها سویچێکی احتیاجیە. دواتر دەینە ئێرانە. ئۆکەی، IP-چێ دەینێ کۆنفیگەرەکەین. ئۆکەی، لێرە وایرمان هەیە، وایر لێ سەر بژێنین، ستاتیک هەیە. لێرە دەینە سەر IP 192
168 10 11 سەبنێت ماسکەکەی لێرانە 192 168 10 10 ئۆکەی ئێمە غەڵەتێکمان کردووە باسەکەین ئەمە کەنسلەکەین سەیڤ بی دواتر دەینە ئێرانە دەچمانە سەر هەمانەوە ڕیفرێشەکەین ئۆکەی لێرانە هیچ وایفایکی نەدامە ئەمە دائەخەین ئۆکەی ئەمەش دائەخەین دەین ئێرانە بزانین کێشەکەمان چییە بورن مەبەستم ئێرانە کێشەکەمان چییە دەبێ ئەمەش دەبێ باشە دەدە DNS سێرڤەرەکەش ئۆکەی ئۆکەی تۆم لێرە IPەکەی بدەمێ 192 168 10 1 10 10 باشە DNS سێرڤەرەکەی ئۆکەی ئەوە 192 1 باشە دیفۆڵت گێتوێکەش دەماندانە ئەوەکو دیفۆڵت گێتوێکی نتوانین ئەمە ئۆکەی لێرانە IPەکەی بدەینەوە 192 10 1 ئۆکەی ئەمە لاپە دەبێ ئەم جارە وایفاکەمان دات ریفرێشکەین ئۆکەی دەبێ ئەمە سێرڤەرێکی ئەوە چشمانە بێ ڕاوتەرێک گوێ ئەم ڕاوتەرە بۆ نمونە هەر خەتێکە خەتی ئینتەرنێتمانە یان هەر خەتێکی ترە کە وەکو ڕاوتەر هەمانە دەبی کۆنفیگەرکەین ئۆکەی لێرە جارە دیڤایزەکەمان پێ ئەبێ ئۆکەی دەینە ئیتەرنێت کێبڵی ئیتەرنێتەکەی IP دەینێ 192 10 1 هاشە سەبنێت ماسکەکەی ئەمە سەبنێت ماسکی ڕاوتەرەکەی خۆمانە ئەمە کۆپیەکەین کە کۆپیمان کرد دائەخەین دواتر لێرە لینکەکەین باشە ئیتەرنێتی نەئەڤیلێبل باشە لۆ دەبێ ئەمە سویچێک دابنێین تاوەکو ئەمە ڕەبتی یەک بکەین ئۆکەی نۆ پۆرت یان دەبێ پۆرتەشی بۆ زیادکەین یان دەبێ ئەوکەی دێنە سێرانە باشە هەرچین ئەوەکەی خۆمانە بشین و سێرڤەرەکەی خۆمان هەرچین پۆرتەشی لۆ زیادەکەین باشە پۆرتەشی ئاسایی چەند پۆرتی وایفای بدەینێ بەس پۆرتی وایفای ئۆکەی ئەمە ئەم پۆرتەیە دەبێ ئەم پۆرتەی بدەینە ئیتەرنێت بی ئۆکەی ئەمە پۆرتەکەمانە ئەمە پێم کردەوە ئۆکەی دواتر ئەمە ڕەبتی ئێرە ئەکەین ئەمە پۆرتەکەمان بەسەر کوتی بوو IPەکەم چەند دایتێ توان ڤیلانیکەم سێمە داریش لەسەر ڤیلان ناکەین 1 باشە دواتر دەینە ئێرانە ڕاوتەرەکەیمە کوژایتەوە ئەمە پێە ئۆکەی دەینە سێرڤەر کۆنفیگەر باشە IP لێرانە دەبێ ئەمە چەند بکەین IP سێرڤەری بدەینێ لێرە ئەوەی بکەینە چەند ئەمە بکەینە 10 1 باشە ئەمە IP سێرڤەری خۆمانە 10 ئۆکەی دواتر بینە ئێرانە IPەکەی چەند بکەین بکەینە 1 تاکو IP سێرڤەری وەرگری سەمە IP سێرڤەری وەرگەر ئۆکەی ئێستا بێم لێرە ریفرێشکە ئۆکەی جارێ بە IPەکە ئەم هەموو IPەکان دانم جا دێمە سەر ئەوەکە جا دێمە ئێرانە ئۆکەی 192 168 10 12 ئۆکەی 192 168 10 1 باشە ئەمە IP ئەوێ هەتخوا لێرە ئەمانداتی وایفاکەمان کە جارێ وایفای نەدایە دواتر ئەم کێشەش حەڵەکەین دواتر بین ئێرانە 192 168 10 13
192 168 10 1 اوکی بەڵێ خۆشەویستان لێرە سویچەش کەشمان پێویستە بۆ بەی لە ڕێگای سویچ ئەم دوانە ڕابطی یەک بکەین سەرەتا ئەمە ڕەشەکەینەوە ئەمە ڕەشەکەینەوە ئەمەش ڕەشەکەینەوە ئۆکەی سویچێک دینین کە سویچەکەمان چەند بێ ئۆکەی ببورن ئەمە سویچ نییە 29 50 29 شمان هەیە وابزان 29 ئەمە سویچ چکە تەحمل لەگەڵ سویچە کێرەم جارە ئیتەرنێتی سفر لەم سویچی سفر ئۆکەی سۆری ببورن ئۆکەی ئەمە لەمە دەم ئەمەش لەمە ئەدەم ڕاوتەرەکەم کێبڵەکەم لە ڕاوتەرێنە لەمەدا و دواتر لە سویچەکە لەمەمدا و دواتر لەمەشمدا ئایپیەکەی ئەمەی کەچمە کۆنفیگ باشە ئیتەرنێت سفر ئیتەرنێت یەکمێ ئەمە کۆپی کەتەکەم دێمە لێرە پێست دەکەم ئۆکەی ئەمە کێنسڵ لێرانە دێمە ئێرانە ئۆکەی ئەمەش تەواوە دەبێ لێرانە نامە بگاتە ئێرانە سویچکە سفڵ کێشەی نەبێ وە لێرەش بگاتە ئێرە ئۆکەی لێرە ئایپیمان داهێناوە پۆرتی سفرە پۆرتیەکە خۆی ئەمە پاسوەکەمان داناوە سیسپۆینتی دیفۆڵتە و لێرە ئایپی دانادرێ ئۆکەی بەڵێ ئەمە چێکم خوا کۆنفیگ ڕیلەشنشیپەکەمان نییە لێرانە ڕاوتەرەکەمان پێ نییە ئیش ناکات بینە ئینتەرنێت سفر سفر ڕاوتەرەکەی ئۆنکی مەڕاوتەرەکەمان ئۆن کرد کەمێک چاوەڕێکەین تاوکو دێ کەی بینە ئێرانە دیسکتۆپ ئایپێکەمان تەواوە جارە بینە ئێرانە سێرچکەین خۆ ئەوجارە ئەمەنداتێ دەبێت چاوەڕێک وایرلێس نێتوەرک فیزیکەڵەکەمان خوا پێ کۆپی پێ سکێشێکی نییە بێن سەر ئایپیەکەی تەواوە بە خۆشەویستە سکێشێکی نییە وایرلێسە و کۆنفیگ کێشەی نییە ئۆکەی لابین ئایپیەکە ناتو ئەمە لابین ئاهستانی کامە لە بینی سێرڤەر و ڕاوتەر نەبوو ئۆکەی ئەمجارە سێرڤەر و سسکەس فڵک بکات ئێستا ئەمە ڕاوتەرە بۆ ڕاوتەری سەربانی تارینێتە ئەمە سویچێکە هەمانە ئینتەرنێتەکەمان لە سێرڤەر خەتێکمان لە ئینتەرنێتی سێرڤەر دوو ئینتەرنێتی ئینتەرنێت سفر و یەکمانێ مەتوانین یەکێکی بکەینە خارجی دووەکەی بکەینە داخلی واشتوانین بە پێچوانەوە ئیش لەسەر بکەین کە کۆنفیگەکەین بەڵێ خۆشەویستانم جارە لە پۆرتی یەکچیمان دانەوە عەبدولهادی ناوی وایفاکەمان و پاسوەردەکە سفرەتانە لێرانە داخلە بین باشە ئایپی دەینێرە ریفرێشەکەین چاوەڕێکەین خوا ئەمجارە دای باشە کۆنێکتەکەین دای پاسوەردەکە 0 هەتا 9 باشە ئەمە کۆنێکت ئۆکەی ئەمە 0 ئەوە کۆمپیوتەرەکەم ڕابط کرد کۆمپیوتەری دووەم
ريفريش اوكي اوكي كونيكت كم باسورد كي داخل كم كان كمبيوتر مس همي كونيكت كم اوكي بعمل كمبيوتر كونيكت كم ريفريش كونيكت اوكي هذا كونكت نبو ريفريش كان كونكت انا زرق انا مش اما لعبة بس انا كمان كونكت اوكي كنسل اوكي سام سيرفرك ميا اما سيرفري منه اوكي عفوا بقول اما سيرفري منه اما سويتسكا اماش راوتر يعني من هم سيرفر هم يعني سيرفر و بون بصمه بنزموري بون من كاميرا ربطي سويتش خارجي بك وسويتش كم هبي سكا سيرفر دو بورتي هي متواني دو بورت لا كمبيوتر خود بداي لا سويتش بداي سويتشك داخلي بسويتشك خارجي ساگر بي ما لسرم سيرفر داتابيز دا اني اوكي ام كلاينت انا و بيغوتري باك اند باشا اما باك اند امان فرونت اند باك اند كاتسي لسر داتابيز ستوريج لسر شير داتابيز شكل غير داتابيز كلا سر اريا كداتابيز كلا سر اريا اما ام كلاينت انا فرونت اند سوفت وير كان يعني لسر كانترفيس فيو كيا داتابيز كي لما ورقري غير شير كلا داتابيز لري اي بي وا اما اي بي يكم اما اي بي دوم اما اي بي سي كما سيرفر باشا اما تورش نيتوركا داتابيز كلا سر سيرفر كيا اما نش كلاينت كان باشا ادمنستريشن ليرانا ريغا بيدا بونونا ام كمبيوتر بتواني داخلي سي داتابيز به اما داخلي سي داتابيز به اما داخلي سي داتابيز به فور اكزامبل ام سيرفر داتابيز چی زور گوری تدایا بونونا اي همو قسمه كاني بونونا همو لقه كاني شركه تدا يعني همو همو دائره نفوسي تدا بونونا لقه كان اما بونونا اما حوزي سورانا مروانزا متسومانا حتى ديتو بونونا اما هريرة اما شقلابيا غليفان اي همو محطة كان تدا ليرانا اما بونونا ليرانا كاربندي سورانين بيست ليرانا تنها داخلي داتابيز سوران تنها داتا سوران بينين اما ادمنستريشن بيرميشن نداته بروجكت كام بروجكت اما همانا ام سوفت وير كهمانا ليرانا بتواني انترفيس كي كام داتا ببيني ودسكاري كام داتا كا وكام داتا اوكا كوات اما تورا نيتوركا ليرانا ام سيرفر من باشا داتابيزي لسر انستول كراوا داتا بيزي لسر باشا او داتا بيزا ليرا شير كرايا اما هر يكلم كمبيوترانا باشا سوفت وير اوكي اما بين مو هر كمبيوتر كلام انا سوفت وير انترفيس سوفت وير اش لسرا سوفت وير جام سوفت وير بولمنا تو معاملاتي جنسية اكي يان باسابورتا يان هر شتيكا يان تولا شركة شي ام سيستمي تو سيستمي كا شيرينغا باشا سوفت وير اوكي اما امان راوترا جام راوتر بول من راوتري هر او كام بول من هر هيلي كما هيلي تارينت يعني شتك اما سويتش باشا سويتش واي فاي شيرينغا كم بكيبل ليمان ندا اما سويتش شي احتياجي باشا اما سويتش شي احتياجي اوكي اما راوتر اما السيرفري منه اماش كلاينت كانت
سێ کلاینتن هەیە بۆ نمونە ئەمە ئەتوانین چەند کلاینتێک جیان بکەین چەند IP ئەمە IP یەک ئەمە IP2 ئەمە IP3 فۆر ئەگزامپڵ ئێستانێکا من ئایا لێرانە پینگی سێرڤەرم هەیە ئەم سۆفتوێرە کە ئەم کۆمپیوتەرە ئایا پینگی سێرڤەری هەیە جاری یەکەم نیتی ئۆکێ ڕەشوکەینە جاری دووەم فێڵدە ئایا ئەم کۆمپیوتەرە راوتەری هەیە پێنج راوتەری هەیە ئۆکێ ئەمە هۆکارەکەی چیە چاودە آیپیکانەکەینەوە ئۆکێ آیپی لەسەر نەما باشە 192 168 دا 11 192 168 دا یەک باشە گێتوێیەکەی راوتەری مەدە یەکە لێرانش آیپیکە نەماوە بگوڕە آیپیکە نەماوە آیپیکەش وەرناگرێت کێشەیەکی هەیە ئۆکەی ئەو کارەکەی پێچێن پێکشێنینەوە پێکەینەوە اوكي ده 12 اوكي معي بكم ده ليرانك كيشي واي فاي كم هي قربتنا ما بيه جاي ربطيكين ليرانا اي بي كي بدينوا 192 168 ده 16 اوكي اي بي كم ده استمجارة بينجي سيرفري بكم دبا بينجم هبي اوكي اما ليرانا اما سيرفر كداتا بيزي شركة بهم كلاينتانا ليرانا بينجيان هي باشا اماش بينجي هي اماش بينجي كسيرفر والراوتر بونونا لقى الراوتر شا بينجم هي قرش كانوا تاكو مسج كان ديار بن اوكي لقى الراوتر شا بينجم هي اما سيرفر كمان داناوا داتابيز مان لسر انستول كردوا اما طورة نيتوركا داتابيز ك انستول كان لسر ايرانا اما بيغوتري ND نيتورك داتابيز كارستي هنا داتابيز رولا كان نوسين اكاونت يوزر دروست كاين بو هر داتابيز كبتوانين بون من ام كمبيوتر فلان داتابيزي كونكشن ام سوفتوير فلان داتابيز كونكشن كواتا وكو يوزر كاو يوزر يدا انين تنها اتواني ام داتابيز ببيني لنا ام سيرفر لنا ام سيرفر داتابيز زور داتابيز تدابي والله ما تنها ام داتابيز ببيني ك يوزري ام داتابيز ما بيقولتري ان دي اي بكورتي اما بمشبه او ام ايش لسر اكين سيرفر شي اماده كراوا ك داتابيز لسر انستول كراوا بيقولتري اكزام باشا ام اكزام سيرفر ك او داتابيز ك لسر انستول كراوا ماي اس كيو ال اما داشبورد كيتي باشا بگەڕینەوە ئەمە داشبۆردەکەیتی ئەوەی ئێگزام کلیک لێرە پێ مای PHP ئەدمین لێرانە ئەمە سێرڤەرەکە هەمانە کە هەتوانین لەگەڵ چەند سۆفتوێرێک رابط بکەین ئەمە بەم شێوە یوزەر ئەکاونت لەم دەرسەدەمی کۆتایی لە دەرسەکانی داهاتوو انشاءالله دێنە سەر مای SQL بە عەمەلی هەموو پۆینتەکان خوێنین و لێرانەشەوە انشاءالله ئەگەر کاتمە باسی SQL سێرڤەرەکەین دائەبەزینین رابطیەکەین لەگەڵ چەند کلاینتێکا و سۆفتوێرێک دروستەکەی دواتر داتابیزەکە لەسەر SQL سێرڤەر دائەنێن عەفو لەسەر سێرڤەر دائەنێن دواتر SQL سێرڤەر لەسەر ئینستۆڵەکەین لەگەڵ کلاینتەکان شێریکەین انشاءالله لەم دەرسە دێنێ کۆتایی تا دەرسێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ